بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين أعزائي وخۆشەویستان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ لە هەرکوێ هەن بەڕێزان بابەتێکە یەک دوو ڕۆژە قسە و باسی زۆر دەربارە ئەکرێ ئەویش بابەتی لاچوونی بەرپرسی فەرمانگەی ڕێکخراوە ناحکوومەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە یا با بڵین لادانێتی لەسەر کارەکەی کاک بارزان ئەکرەم منتک هەندێک لە میدیاکان وا بازەکەن بەڕێزان بەوەی کە ئەم بەڕێزە لەسەر ئەوە دوورخراوەتەوە کە ڕێگەی بە ئازادی کاری ڕێکخراوە بیانیەکان نەداوە یا ڕێگەی بەکارکردنی هەندێک لە ڕێکخراوەکان نەداوە. من حەزەکەم چیرۆکەکە وەکو خۆی وەڕاستی ڕووداوەکان بۆ ئێوەی بەڕێز باس بکەم. تەمەن کاک بارزان پیاوێکی پرۆفیشنال بووە و پیاوێکی بەتوانا بووە لە کارەکەی خۆی و دۆست و دوژمن شایەتی ئەوەی بۆ ئەدەن کە ئەم پیاوە زۆر شەفافانە کارەکەی کردووە بچووکترین خاڵی نەرێنی لەسەر ئەدای خۆی یا فەرمانگەکەی لە هیچ بوارێک لەو بوارانەی کە کاری تا کردووە لە ماوەی ڕابردووە نەیبووە هیچ دۆسیەیەکی خراپی نییە بە پێچەوانەوە لەسەر دەمی ئەوە پەیوەندیەکی ئەرێنی زۆر باش لە نێوان فەرمانگا و سەرجەم ڕێکخراوەکان دروست بووە و زەمینەیەکی لێکتێگەیشتن و ئاراستەکردنی ڕێکخراوەکان بەو شێوازەی کە بتوانن لە خزمەت کۆمەڵگا و لە خزمەت پرسەکانی نیشتیمان و نەتەوەیا بن لێکە تێگەیشتێکی تەواو لەم بابەتەیە دروست بووە. ئەوەی هەیە ئەوەیە بەڕێزان کە کاک بارزان بە پێی یاسا مامەڵی لەگەڵ کۆمەڵی ڕێکخراو کردووە کە ئەم ڕێکخراوانە دش بە ئەخلاق دش بە ئاین دش بە کللتور دش بە فەرهەنگ دش بە هەموو شتێکی ئەم کۆمەلگایە بوون کە ڕێکخراوەکانی بابەتی هاوڕەگەزبازەکان بوون بە دیاریکراوی ڕێکخراوی ڕاستان کە ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی مۆڵەت پێدراو بووە سەر بە فەرمانگەی ڕێکخراوە ناحکوومیەکان بووە دۆسیەیەکی یاسایی دش بەم ڕێکخراوە جۆڵێنراوە دواتر بڕیاری دادگا بەداخستنی ئەم ڕێکخراوە دەرچووە ڕێکخراوەکە تەمیزی حکومەکەی کردوتەوە لە تەمیزیش فەرمانی محکەمەی تەمیز بەوە بووە کە ئەم ڕێکخراوە ئەبێت دابخرێت چونکە کار بۆ هاوڕەگەزبازی ئەکا کە هاوڕەگەزبازی لەگەڵ کولتور و نەریتی ئەم میلەتەی ئێمەیان ناگوجێ کەواتە ئەوەی کە هەیە لە کاری ڕێکخراوەیی کاک بارزان مامەڵەیەکی یاسایی لەگەڵ ئەو فەرمانگانەیە لەگەڵ ئەو ڕێکخراوانە کردووە کە سەر بە فەرمانگەکەی ئەو بوون و ئەم بابەتە ئەو نەهاتۆ بە فەرمانی فەرمانگەکە ڕێکخراوەکە دابخا ئەو گەڕاوەتەوە بۆ بڕیاری دادگا تێبینیەکانی خۆی لەسەر کاری ئەم ڕێکخراوە پێشکەش کردووە لائحەیەکی یاسایی هەبووە یاسا لە بەرژەوەندی فەرمانگە بڕیاری داوە ئەوەی کە ڕووی داوە تا ئێستا ئیشەکان وەکو پێویست بەڕێزان ئیشی ئاسایی و یاسایی هیچ کێشەیەکیان نیە ئەوەی لەمە دووە کە زۆر نامۆیە و زۆر جێگەی سەرنجە ئەوەیە کە ئەمریکا بەیاوەری 6 وڵاتی هاو ئاوازی خۆی هاو ئاواز لەگەڵ هاوڕەگەزبازەکان هەر ئەو کات هاتنە سەرخەت و هەر ئەو کات احتیجاجیان کرد و هەر ئەو کات ڕخنەیان کرد لە بڕیارەکەی فەرمانگا لە بڕیارەکەی دادگا لە بڕیارەکەی دادگای تەمیز و ئەمەیان بە کۆتوبەندکردنی ئازادی لە قەڵەمدا و داوایان لە حکوومەتی هەرێم کرد بەوەی کە بەم بڕیارەیە بچێتەوە و ڕێگە بەو ڕێکخراوە بدرێ و ڕێوخراوە هاوشێوەکانی بدرێ کە کار بکەن لە کوردستانە. ئەو بوو حکوومەتی هەرێم بە سوپاسەوە تەدەخولی نەکرد لەم کەیسەیە و بڕیارەکەی کاک بارزان چووە سەر ڕێکخراوەکە داخرا. ئەوەی جێی نیگەرانیە بەڕێزان ئەوەیە ئەمریکا وەکو وڵاتێکی بێمۆراڵ وەکو وڵاتێکی مایەپوچ لە ئەخلاق وەکو وڵاتێکی شۆراوە لە هەموو بەهایەکی ئاینی ئەخلاقی لە هەموو بەهایەکی ڕێزگرتن لە بیر و ڕای بەرامبەر لە ئاینی بەرامبەر ئێمە تێناگەین ئەمریکا بۆ خاوەنددارێتی کەیسی هاوڕەگەزبازەکانەکە لە کوردستانە بۆچی ئەوەندە دیفاعیان لێ ئەکا بۆچی ئێوێ بە زۆر ئەم کۆمەلگایە بەرەو کۆمەلگایەکی هاوڕەگەزباز ببات بۆچی ئێوێ یاساکانی حکوومەتی هەرێم پێشێل بکە بۆچی ئەوێ لە سەروی یاساوە بڕیار بدا بۆچی ئێوێ هەیمەنەیەکی فکری و ئەخلاقی و فەرهەنگی بەسەر میلەتی کوردستانە فەرز بکا کە ئەم ئەخلاقە ئەخلاقێکی نامۆیە بە میلەتی ئێمە. طبعاً پێشتر ئەمریکا ئاڵای هاوڕەگەزبازەکانی لە هەولێرە قۆنسولیەتی ئەمریکی ئاڵای هاوڕەگەزبازەکانی لە هەولێرە هەڵکرد وەکو پەیامێک بۆ ئەوەی ئەمریکا دیفاع لەمانە ئەکا کاتێک ئاسایشی زۆنی سەوز بە سوپاسەوە کۆمەڵێک لەم بەدڕەوشتانەیان گرت باش ئەمریکا یەکسەر هاتە سەرخست بەیانی ئیدانەی ئەو هەوڵەی ئاسایشی کرد و سەرکۆنی هەوڵەکەی ئاسایشی کرد و ئەمەی بە پێشێلکردنی ئازادی تاک لە قەڵەمدا دواتر کە ئەو بڕیارەی محکەمە دەرچوو بە ڕێگەگرتن لە ڕێکخراوە هاوڕەگەزبازەکان ئەمریکا جارێکی تر هاتەوە سەرخەت بۆ ئەوەی کە ئەم بڕیارەش جێبەجێ نەکرێ و ڕێگەوە هاوڕەگەزبازەکان بدرێ دواتر ئەمریکا و ئیتیحادی ئەوروپی $1 ملیۆن فەندی جامیعەی ئەمریکیان کرد
بەوەی کە کار لەسەر قوڵکردنەوەی بیری جەندەری و هاوڕەگەزبازی لەناو ئەندامان و لەناو مناڵانی میلەتی ئێمە یابکاوە ئەم سەقافە و کللتورە شۆڕکەنەوە بۆ ناو مەکتەبەکان لە ڕێگەی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا و فەرمانگەکانی تری حکوومەتەوە. ئێمە تێناگەین بەڕێزان بۆچی ئەمریکا ئەیەوێ بە زۆر ئەم هەیمەنی بەدڕەوشتیە بەسەر میلەتی ئێمە یا بسەپێنێ. ئەم بڕیارەی لادانی کاک بەرزان دەنگۆیەکی زۆر هەیە بەوەی کە لە سەردانەکەی سەرۆکی حکومت بۆ ئەمریکا بە مەرج دایناوە کە ئەگەر حکومەتی هەرێم ئێوێ سوودمەند بێ لە هاوکاری لە پشتیوانی حکومەتی ئەمریکا پێویستە کاک بارزان لە پۆستەکەی دوور بخرێتەوە و پێویستە ڕێگە بەم ڕێکخراوە هاوڕەگەزبازیانە بدرێ. تەنانەت لەم دواییە کە بڕیارەکەی ئەنجومەنی نیشتیمانی کە پەرلەمانی عێراق بڕیاریدا بەوەی کە کاری لەشفرۆشی و هاوڕەگەزبازی قەدەغە کرد دیسانەوە ئەمریکا هاتەوە سەرقەت سەرکۆنەی بڕیارەکەی کرد و ئێستا بەرنامەیەک هەیە بۆ ئەوەی کە ئەو ڕێکخراوانە بێننەوە لە هەرێم ئیشان پێ بکەن و لە هەرێم زەمینەیەک ساز بکەن بۆ ئەم کارە. ئێمە تەمەنا ئەەکەین بەوەی کە حکومەتی هەرێم خۆی بۆ خۆی بربەست بێ و خۆی بۆ خۆی بەرەنگاری ئەم بیرە نامۆیە بکاتەوە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە ئاگابن لەم هەوڵە مەترسیدارانە کە ئامانجلی بەدڕەوشتکردنی میلەتی کووردە هەڵتەکاندنی بنەماکانی خێزانە بنەماکانی ئەخلاق و ئیمانە لەناو میلەتی کووردە و دەستەمۆکردنی ئەم میلەتەیە بەو ئەخلاق و بەو ئەفکارە نامۆیانی کە ئەمریکەکان باوەڕیان پێیەتی و ئەیانەوەی هاوردەی وڵاتانی ئێمە بکەین. لە کاتێکا ئێمە ئەزانین ئەمریکا لە هیچ شوێنێکی وڵاتانی دنیاە سیاسەتێکی ئەخلاقیانە ممارەسە ناکە. ئەوە لە فەڵەستینە ئەیبینین. ئەمریکا ئەگەر ئازادی بیر و ڕای ئەوێ ئازادی فەڵەستینیەکان لە دروستکردنی دەوڵەتێکی سەربەخۆ لەسەر خاکی خۆیان بۆچی ئەبێ ئەمە حەقێک نەبێ بە پاری ئەمریکا بە ئابووری ئەمریکا بە سەربازی ئەمریکا باشە بە ئەزمموی ئەمریکا لە شەڕە ئیسرائیل تاوەکو ئێستا 35,000 فەڵەستینی کوشتووە و ڕێژەی ئەوەش لەژێر داروپەردووە هەن و چوار ئەوە ڕێژەی بریندار و کەم ئەندام بوو هەیە میلەتێکی 2 ملیۆن کە گەماروی ئابوووریان لەسرە لە برسا ئاخنکێنێن ئەمرێنێن تا ئێستش ئەمریکا ئیدانەیەکی ئیسرائیل ناکا و هەر لەم شەڕی ئەخیرە چەند جار ڤیتۆی لە بەرژەوەندی ئیسرائیل بەکارهێناوە بۆ بەردەوامیدان بەو کۆکوژەیە کە لە غەزەیە ئەکرێت. ئێستا ئەم ئەمریکایە ئێوێ ئازادی بیر و ڕالای ئێمە بپارێزێ ئەم ئەمریکایە ئێوێ بێ بە پارێزەر بۆ ئازادی ڕێکخراوەکان بۆ ئازادی ڕادەربڕین نەخێر بەڕێزان ئەمریکا ئێوێ ئەم هەژمونی بەدڕەوشتیەی خۆی بەسەر میلەتانی مسلمانە بسەپێنێ. بۆیە من داواکارم بەوەی کە ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو هەر ئەندامێکی هۆشیاری ئەم میلەتە ئێمە بە ئاگابین بەوەی ئەمریکا و وڵاتانی هاو ئاوازی و هاو ئامانج لەگەڵ هاوڕەگەزبازەکان ئەیانوێ ئەم وڵاتە بەرەو ئاقاری بەدڕەوشتی برن بەرژەوەندی ئەم وڵاتەیان ناوێ و ئیدەما ئەم وڵاتە کاتێک ئەوان ئەیانەوێ ئەم هەرێمە کاتێک ئەوان ئەیانەوێ کە ئەم هەرێمە هەموو شتێک خۆی ڕادستی ئەوان بکە ئەوجا ئەوان بیانەوێ بە شێوازێکی کولەمەرگی. یعنی من تێناگەم ئەمریکا کە دۆستی میلەتی کووردە لە 16 ئۆکتۆبر ئەمریکا لەکوێ بوو کە من لە 55 خاکەکەمان لەدەستدا بۆچی قونسولیەتی ئەمریکا نەهاتە سەرخەت بڵێ میلەتی کورد ڕوبەڕووی قڕبوو نەکرێتەوە میلەتی کورد ڕوبەڕووی ئەوە ئەکرێتەوە کە جینۆساید بکرێتەوە ڕوبەڕووی ئەوە ئەکرێتەوە کە مافی پێشێل بکرێت کە سەر بەخۆیی نەمێنێ. ئێستا بۆچی لە پێناو مافی کۆمەڵێک هاوڕەگەزباز و نەخۆش ئەمریکا بێتە سەرخەت و ئەم کارە بکە. دوا پەیام من بەڕێزان ئەوەیە کە من وێڕای دەستخۆشیم لە کاک بارزان لەو ماوەیەی کە بەڕێوەبەری فەرمانگی ڕێکخراوە ناحکومیەکان بووە کە ماوەیەکی پرشنگدار بووە بۆ کاری ڕێکخراوەیی و ئەو پیاوە جێدەستی دیار بووە بە کاری ڕێکخراوەیەوە مێژوویەکی سپی بۆ خۆی بۆ هاوکارانی تۆمار کرد بڕیاری لادانەکەی شایەتیەکی شەرەفمەندانەیە بۆ دنیای بۆ قیامەتی کە ئەو پیاوە لەسەر کەیسێک لەسەر بەرژەوەندی میلەتی کورد ئەو پیاوە لە پۆستەکەی دوورکراوەتەوە و ئەو پیاوە ئەو نەیتوانیوێتی زۆر بە میهەنیانە کارەکەی کردووە. ئێمە داواکارین و تەمەنا ئەکەین بەوەی ئەو برا بەڕێزی کە دەچێتە جێی کاک بارزان درێژە پێدەری ئەم ڕێگەیە بێ و بەم شێوازە یاسایی و میهەنیانە کار لەگەڵ فەرمانگا و لەگەڵ ڕێکخراوەکان بکە و بە هیچ شێوازێک ئێمە ڕێگە نەدەین بەوەی ڕێکخراوێک یا خەڵکانێک لەژێر ناوی ڕێکخراوە بێن ئەجنیدایەکی بیانی جێبەجێ بکەن کە زیان بە خێزانی کورد بە تاکی کورد بە ئاینی کورد بە کللتور و فەرهەنگی کورد بگەیەنێ. ئەمە ئەو ڕاستیانە بوو کە پێم خۆش بوو کە ئێوە ئاگاداری بن و ئێمە هەمومان بەرپرسیارەتێکمان بە جۆرێک لە جۆرەکان ئەکەوێتە ئەستۆ بەوەی کە بە هیچ شێوازێک ڕێگە نەدەین
ئەم جۆرە ڕێکخراوانە لە ناو میلەتی کووردا کار بکەن و ئەم ویستە نەزۆک و نەخوازراوانەی دەوڵەتانی زلهێزی دنیا لە وڵاتی ئێمە شەکەرە بکەن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.